هەروەکو خۆتیش باست کرد ئەم ماوانە ئێمە لە کوردستانە شاهیدی کۆمەڵک ڕووداوی دڵتەزیێنی کوشتن و قەسابیکردن بۆ قەسابخانە و کوشتارێکی زۆر وجدان هەژێن بووین کە هەموو خەڵکی کوردستانی نیگەران کرد. هەموو ئەو کەسانێک کە ئازادی و ئینسانیەتێک لە وجودیاندا ئازادی خوازی ئینسانیەتێک لە وجودیاندا هەیە بەمە بەقوڵی نیگەران بوون. ئەم ڕووداوە بەی شێوەیەک ڕووداوێکی بەهەڵکەوت نییە، درێژەی تاوانکاری و فەزایەکی ڕق و نەفرەت و دەمارگیریە کە بزوتنەوەی سیاسی ئیسلامی سیاسی بە شێوەیەکی دەست ئاواڵا بانگەشەی بۆ دەکات، بڵاوی دەکاتەوە و باوەشێنی دەکات. ئەمیش لە سایەی دەسەڵاتی کوردایەتی دەسەڵاتێک کە مەسەڵەن کۆمەلگای تووشی بێئومێدی کردووە، تووشی ناومێدی کردووە، دەستی ئەو باند و هێزە سیاسیە کۆنەپەرستانەی ئەو کانونە کۆنەپەرستانەی لە بڵاوکردنەوەی نەفرەت و ڕق و کینە ئاواڵا کردووە. ئەمە بەی شێوەیەک ڕووداوێکی باڵکەوت نییە، ڕێکەوت نییە، درێژەی هەمان ئەو تاوان و تاوانکاری و فەزای ڕق و نەفرەت و نەفرەتێکە کە هەر لەو کوردستانەیە لە ماوەی چەند دەهەیەکدا لانیکەم بە پێی ئاماری ڕەسمی 5,000 ژنی کردوتە قوربانی. بۆیە معلومە کە ئەم ڕووداوە بەشی ڕووداوێکی فەردی و بەهاڵکەوت و لە خۆڕان نییە. ئەم تاوانکاریە بەرهەمی ئەو کەش و ژینگەیە کە ئیسلامی سیاسی مجاهدینی سەر بە بزوتنەوەی ئیسلامی ئاخوند و بانخوازی توندڕە و بە شێوەیەکی بەربڵاو و بە شێوەیەکی زۆر دەست ئاواڵا و دەستکراوە خەریکن بانگەشەی بۆ دەکەن، خەریکن پەرەی پێدەدەن. هەر کەسێک لە ڕۆژێکی هەینیە بڕوا گوێ لە وتاری ئاخوندەکانی کوردستان بگرێت، گوێ لە وتە و لێدوانی بانخواز و مجاهدی متعسبی سەر بە بزوتنەوەی کۆنەپەرست و کە لە شەقی ئیسلامی بگرێت، دەبینێ دەتوانێت بە ئاسانی لەوە تێبگات کە ئەوانە چۆن ڕۆژانە بە شێوەیەکی ئازاد بەو پەڕی دەست ئاواڵاییەوە خەریکن ڕق و نەفرەت لە نێو خەڵکدا بڵاو دەکەنەوە، خەڵک لە دژی یەک هان دەدەن، لە دژی جوانی قسە دەکەن، جوانی تەکفیر دەکەن، ژنبوون وەکو عار و عەیبە تەبلیغ و بانگەشە دەکەن. ئەمە ئەو کەشەیە کە تیایدا ممکنە لە هەر کاتێکە ئێمە شاهیدی ئەو جۆرە تاوانانە بین. ئەو باسم کرد کوردستان ئێستا لە سای ئەو دەمارگیری و تەعەسسوب و دەسەڵاتی ئەو دوو بزوتنەوە کۆنەپەرستە، بزوتنەوەی ئیسلامی سیاسی و بزوتنەوەی کوردایەتیە، گۆڕستانی ژنانی بێناونیشانیان هەیە کە ڕەنگە تاوانیان ئەوە بوو بێ تۆزێک ئازادتر ویستویانە بژین، ممکنە عاشقی کەسێک بوو بن، ممکنە ویستویان بڕیار لەسەر ژیانی خۆیان بدەن، ممکنە هەر کارێکی لە بابەتیان کردبێ و ئێستاکانە لەژێر سایەوەی ئەو دوو دەسەڵاتی ئەو دوو بزوتنەوە کۆنەپەرستە چارەنووسیان بووە بە گۆڕی بێناونیشان. تازە معلومیش نییە ئەگەر کەسێک بڕوا بسەرن ئامارێک کۆ بکاتەوە چەند لەو 5 ملیۆن بەشەرە لە کوردستانە ئەژی چەند ژن بە ناچار بۆ ئەوەی لە پەلاماری ئەو دەمارگیریە خۆی بپارێزێ، ناچارە خۆی مەقنەع بکات، ناچارە ژنبوونی خۆی بشارێتەوە، ناچارە ڕێو ڕەسمێک لە ژیانی خۆی پیادە بکات کاگەر لە ژینگەیەکی ئازاد و کۆمەلگایەکی ئازاد و لە چوارچێوەی دەوڵەت و دەسەڵاتێکی متەمەدندا بژابایە ئەم کارانەیان نەدەکرد. بۆیە ژمارەی قوربانیەکان تەنیا ئەوانە نین کە ڕاستە و خۆ دەبنە قوربانی ئەو کارەساتە، بەڵکە ژنە ئەو لاوە داماوانەیە کە بەدەست بێکاری و بێئومێدیەوە ممکنە جیرۆدە ببن و ببنە نێچیری باندەکانی
ئیسلامی سیاسی بەبێ ئەوەی ئەو دەسەڵاتە خۆڕەی کوردایەتی هیچ جۆرە مەسئولیەتێک و هیچ جۆرە ئەرچێک بۆ پاراستنی سەلامەتی ژیانی خەڵک مەدەنیەتی خەڵک ئینسانیەتی ئەو کۆمەلگایە کارێک بۆ ساتێک لەسەر هۆکارەکان ڕاوەستین چونکە لە لایەن دەسەڵاتدارانەوە کاتێک گەن باس لەم هۆکارانە دەکەن یان مەلاکان و کەسانی ئاینی باسی لێوە دەکەن زۆر قسەی جیاواز دەکەن ینی باز لەوە دەکەن ئەمە کاری فەردیە ئەمە هۆکاری خراپی باری دەرونیە یان تەنان باز لەوە کراوە کە کەسێکە و جن چۆتە لە شیەوە پسە بەخۆ لەوەی کە ئەکرێت لەسەرمانە قسە بکەین ئاخۆوا بێدیان نە بەڵام کۆمەڵگەی کوردستان مەدەنیەتی کۆمەڵگەی کوردستان ئەمەی بەسەردا تێدەپەڕێت و باوەڕ بەم هۆکارانە بکەن کە لەلایەن ئەم تەرەفەوە باس دەکرێت ئەزانیت چۆنە هیچ کەسێکی سالم ئەگەر لە کۆمەلگا و ژنگەیەکی ئاساندا بژیت ممکنە تووشی بۆ نمونە ئەوە نەبێت کە باری دەرونی تێک بچێت مەسەلەن ڕۆح و ویژدان و عەقڵ و ئەوانەی تووشی کێشە و گیر و گرفت بێت بەڵام لە کۆمەلگایەکی بەو جۆرە ئاڵوودە بۆ بزوتنەوانە لە کۆمەلگایەکی بۆ جۆرە داماوکرا و بێچارەکرا و بەومان نایە کە ئێستا لە کوردستانی ئەمڕۆیە ئێمە ئەیبینین ممکنە خەڵکی بێچارە گەنجی بێچارە ڕوبەڕووی تووشی ئەم گرفتانە ببێت تووشی باری دەرونی ببێت بەڵام باری دەرونی یان نەخۆشی دەرونی بەشێکە لەو هەلومەرجە یان بەرهەمی و هەلومەرجە سەختە ئەخلاقیە کۆنەپەرستانەیە کە ئەو بزوتنەوانە فەرزیان کردووە بەرهەمی ئەو هەلومەرجەیە کە دەستی ئەو خەڵکی بڕیوە دەستی ئەو بەشەریەتەی بڕیوە دەستی ئەو گەنجەی بڕیوە لەوەی کە بتوانێت ژیانێکی سالم و ئاسایی بشی لەوەی کە بتوانێت پەروەردەیەکی ئاسایی وەربگرێت پەروەردەیەکی مۆدێرن وەربگرێت لە هەلومەرج و ئیمکاناتی ئەو کۆمەلگایە بۆ گەشەپێدانی خەلاقیەتەکانی خۆی کەڵک وەربگرێت ئەگەر کۆمەلگایەکی دروست هەبێ بێگومان ئەو کەسانەی کە تووشی کێشە و باری دەروین دەبن دەبرێن چارەسەر دەکرێن بۆ کلینیک و عیادە و شوێنی پێویستیان بۆ تەخسیس دەکرێت ئیمکاناتی پێویستیان بۆ تەخسیس دەکرێت بۆ ئەوەی کە بتوانن بگەڕێنەوە سەر ژیانی نۆرماڵ و ئاسایی خۆیان بەڵام لە ڕاستیەکەی دەمێت ئەوە بڵێم کە ئەو جن و ئەم جنەی کە ئەوان باسی دەکەن کە گوایە دزەیکردن دزە دەکاتە ناو ڕۆحی ئەو کەسانە ئەو بەشەرە داماو کراوانە هەمان ئەو ڕق و نەفرەت و چینەیە کە بێپەروا بڵاوی دەکەنەوە باندەکانی سەر بە ئیسلامی سیاسی تۆڕی بانخوازەکان لەو هەلومەرجە نائومێدکەرەی کە دەسەڵاتی کوردایەتی ئەو بەرژوازی کوردی بە هەردوو باڵەکەی دینی و ئیسلامی فەرزی کردووە ئەوانەی کە لە سای ئەم هەلومەرجەدا تووشی ئەم جۆرە تێکچوونە ممکنە تووشی ئەو جۆرە تێکچوونە دەرونیە ببن ڕاویان دەکەن بەکاریان دێنن لە ڕاستیدا دەیانکەن بە نێچیری خۆیان کە لە دواتریشا ممکنە ببن بە بشێک لە پرۆژەی کۆنەپەرستانەی بڵاوکردنەوەی نەفرەت و قین کە ممکنە دەست بەرێ بۆ کوشتنیشن ممکنە دەست بەرێ بۆ کوشتنی مخالفی خۆی چونکە تۆ لە کۆمەلگایەکە کە هەموو ڕۆژێک ئەبیستی لە زمانی ئەوانەوە کە ژنبوون کوترا لە هەفتەی ڕابردوو دایکەتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاند کە چیتر لە دەستگا ڕاگەیاندنەکانیانەوە هەواڵی کوشتن و تاوان بڵاو ناکەنەوە ئەمێ سەرەتا هۆکاری ئەمە بپرسم و پاشانی ژەمە چەنە هەنگاوێکی پۆزتیڤە ئەکرێت چۆن هەڵی سەنگێنین بەڵێ ئەو هەنگاوەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕاستیدا بە مانای بەعەمەلی مانای کۆمەککردنە و ژینگە ڕەخساندنە و دروستکردنی زۆن و قەڵەمڕەوێکی ئارامە بۆ ئەوەی ئەو تاوانە هەر بە شێوەی خۆی بەردەوام بێ چونکە ئەم حاڵەتە بۆ شێوەیە یەکێتی نیشتیمانی کوردستان لە جیاتی ئەوەی
وەکو دەسەڵاتی ئەو ناوچەیەلانی کە مەسئولیەتێک لە خۆی نیشاندا بۆ بەرگرتن بەو تەوژمی ڕق و نەفرەت و چینەیەی کە لە هەزار لاوە ئیسلامی سیاسی و بەندەکانی سەر بە ئیسلامی سیاسی بڵاوی دەکەنەوە لە جیاتی ئەوەی بڕوا کۆنتڕۆڵی ئەو بازاڕی بڵاوکردنەوەی نەفرەت و چینەیە بکە کە لە مزگەوتەکانەوە لەلایەن بانخوازەکانەوە بانگەشەی بۆ دەکرێت خەریکە زۆنێکی ئارامیان بۆ دروست دەکات دوور لە چاوی خەڵک دوور لە چاوی میدیا دوور لە چاوی بەشەریەت خەریک بن کاری خۆیان لە بڵاوکردنەوە و هەندانی تونند و توژی و ئەوانە پەرە پێ بدەن بەبێ ئەوەی ئەمە بە معنایەک بەبێ ئەوەی کە هیچ کەسێک حتا تەنانەت دەسەڵاتی میدیا مەسەڵەن کامڕۆ دنیا لە دەوری هەیە لە پیشاندانی تاوان و جینایەت و ئەو بکەران و بانگەشەکەرانیە تا ئەو ڕادەیەی کە بتوانن بیشارنەوە بەمانایەکەوە خۆی لە تا ئەوەی کە بکرێت پێی بڵێ هەنگاوێکی ئیجابی بێ لە بە ئاپاری مەسئولیت نیشاندان بۆ بەرگرتن بەو هەلومەرجە بەو شەپۆلی تونند و توێژێکە ڕۆژێک تاوانێک دەخۆڵکردی بەمانای سپانسۆرکردنیانە بەمانای داڵدەدانیانە بەمانای ئەوەیە کە ئەم باند و هێزانەی کە خەریکن نەفرەت و ڕق و قینە بڵاو دەکەنەوە بانگەشەی بۆ دەکەنەوە هەوڵدەن کە جێکەوتەی بکەن لە شعوری خەڵکە بتوانن هەروە بە ئاسانی بەبێ هیچ ڕقیبێک بەبێ هیچ چاودێرێک بەبێ هیچ لێپرسینەوەیەک بە ئیسراحەتی خۆیان لەسەر ئەو کارە لەسەر ئەو بڵاوکردنەوەی ئەو تونند و تیژی و ڕق و نەفرەتە هەروە بەردەوام بن بۆیە بە هیچ شوێک هەنگاوێکی ئیجابی نییە شاردنەوەی ئەوانە سپانسۆرکردنی ئەوانە جینگە ڕەخساندنی ئەوانە دوورخستنەوەی ئەوانە لە ئەوەی کە کەونە بەر پەلاماری شەرافەت و ئازادی خوازی و بێزاری خەڵکی متمەدنی کوردستان چونکە ئێمە دەزانین کۆمەڵگای کوردستان کۆمەڵگایەکی متمەدنە یعنی هەرچی ئەم بزوتنەوە ئیسلامی و کۆنەپەرستە و کوردایەتی بیەوێت دایکۆشێت بەڵام نەورۆزەکانی ئەمساڵ نیشانی دەکات خەڵکی کوردستان لەوە مەدەنیترە لەوە دڵبەستوترە بە ژیان لەوە عشقی ژیان ترە کە بکرێوە بە ئاسانی تەسلیمی ئەم ڕق و نەفرەت و چینە کوێرانەیە بکەن کە ئیسلامی سیاسی باندەکانی سەر بە ئیسلامی سیاسی مەلاو بانخواز و مجاهیدی متعەسبی دژی ژن و دژی مەدەنیەت بتوانن بەو ئاسانیە کۆمەڵگای کوردستانی پێتەسلیم کەن و ملکەتی بکەن بۆ ئەو ئەخلاقیاتە کۆنەپەرست و دواکەوتوانەیە کە لەسەر نەفرەت لەسەر ڕقلێک بوونەوە لەسەر ڕەتکردنەوەی جوانی لەسەر هەموو ئەو شتانە دەلەوەڕێت بتوانێت بەم چارە نووسەر تەسلیم ببێت. ئەمێست لە کۆتاییدا پرسیاری ئەوە بکەم کە ڕێگەی کۆتایی بەم تاوانانە چییە؟ پێویستە چی بکرێ بۆ ئەوەی کە ئیتر شایەتی ئەم حاڵەتە دڵتەزێن و ئەم تاوانان نەبین کە لە ماوەی ڕابردوودا شایەتی بوو؟ تا ئەو جێگایە کە دەسەڵات و دەوڵەتێکی ئازاد لە کوردستاندا لە ئارادانیەکە ئەرچی پاراستنی سەلامەتی ڕۆحی و معنەوی و ئەخلاقی و معنەوی ئەو خۆ کۆمەڵگایە لە بەرچاو بگرێت ئەرچی پاراستنی ژیانی خەڵک لە ئەستۆ بگرێت ئەرچی پاراستنی مەدەنیەتی ئەو خەڵکە لە ئەستۆ بگرێت خەڵکی کوردستان دەبێت لە پشتی ئەم هەموو تاوان و نەفرەت و ڕقوچینەوە ئەم دوو بزوتنەوە کۆنەپەرستە ببینن کەیکێکیان بزوتنەوەی دەسەڵاتداری کۆنەپەرستی کوردایەتی و ئەوەی تریان بزوتنەوەی ئیسلامی سیاسی و هەموو باڵەکانیەتی کە یەکێکیان لەسەرەوە خەریکە ئەو کۆمەلگایە داماوە کاو دەیدۆشەوەی ئەوەی تریان لە خوارەوە خەریکە بەرهەمەکەی دەچنێتەوە و خەریکە لەسەری دەلەوەڕێ و بازاڕی پەرەپێدانی ئەخلاقیاتی کۆنەپەرستانە نەفرەت و قینە بڵاو دەکاتەوە تا ئەو کاتێک ئەو شوێنە ئەوە نیە خەڵکی کوردستان دەبێت
ژن و لاوی کوردستان دەبێ هەر کەسێکی کە ئازادی دەوێ عەدالەتی دەوێ ژیانێکی ئاسایی و متەمەدنی دەبێ بە چاوی گومانەوە سەیری ئەم دەسەڵاتە بکات و دەبێ ئەو دەسەڵاتە بە بەرپرس بزانێت لە ئەو هەلومەرجە دەرناکەی کەڕۆڵەکانی ئەوانی وا کردووە کە ببن بە نێچیری ئەو جۆرە بزوتنەوە و باندانە و ئەم تاوان و تاوانکاریە لە کوردستانە بەو حەد دەبگات کە هەزاران هەزار ژن داماو بکات هەزاران هەزار ژن بکوژێت و تیرۆریان کات و گۆڕیان گوم بکات و لە گۆڕی بێناونیشانە بیان نێژن ئەمە لە لایەکی تر خەڵکی کوردستان دەبێت دیفاع لە مەدەنیەتی خۆی بکات و دەبێت ڕۆڵەکانی خۆیان لە کانونەکانی پەرەپێدەر و بانگەشەکەری ئەم ڕق و نەفرەتە لە مزگەوتەکان لە کۆڕ و کۆمەڵانەی کە تیایدا ئەم بزوتنەوە و هاوسوڕاوانی ئەم بزوتنەوە کۆنەپەرستە کۆ دەبنەوە بپارێزن دووریان بخەنەوە و دیفاع لە مەدەنیەت و ئینسانیەتی خۆیان بکەن و هەوڵ بدەن کە ئەوەندەی کە بۆیان دەکرێت هەموو کەس و کار و منداڵ و خێزان و ئەوەندەی دەستیان پێڕادەگات لەم کانونانە بپارێزن لە توشبوون بەم ڤایرۆسە بەم ڕقوچینە و نەفرەتە بپارێزن ئەمە تا ئەو جێگایی کە ئەمە نییە خەڵکی کوردستان ئەبێ بە چاوی تاوان سەیری یا بزوتنەوەیکی تاوانکار کە ئیتر خەریکە لەسەر نەفرەت بەلەوە ڕێ خەریکە بانگەشەکە بەڕەسمی بانگەشەکە بۆ توند و تیژی بانگەشەکە بۆ ڕقلێکتر هەڵگرتن لە بەرامبەر ئەوانەیە ڕاوەستێ لە بەرامبەردا دەست بە ژیانی بەیەکەوە بوونی خۆیەوە بگرێ دەست بە ئەو عەشق و عەلاقەی خۆیەوە بگرێت کە بەو ژیان هەیەتی ئەمانە ئەو کارانن کە ئێستا لە خەڵکی کوردستان ژن و لاوی کوردستان دەکرێت و دەبێ پێوەی پابند بن.